حتما هەمووان ئەزانین کە لە پێش جەنگی جیهانی دووهەم هەموو 100 ساڵ جارێک عیلم و زانست دووقات بۆتەوە، دووقات پێشکەوتووە. خۆی چەند دەبووە ئەوەندەی تری چۆتە سەر لە 100 ساڵە. لە دوای جەنگی جیهانی دووهەم هەموو 30 ساڵ جارێک عیلم و زانست دووقات بۆتەوە، یعنی گەشەی کرد. لەم سەردەمەی ئێستەمانە هەندێک داتاڵێ 18 سەعات جارێک عیلم دووقاتە بێتەوە، یعنی شتێکی زۆر مەترسیدارە و دڵخۆشکەریشە لەلایەکەوە کە ئینسان گەشتۆتە ئەو ئاستە ئەو مەرتەبەیە ئەوەی خۆی پەروەردگار بۆی موسەخەر کردووە بەکاری بێنێ. لەبەرەوە ڕۆژانە داهێنانی نوێ هەیە، ڕۆژانە دەستەواژە و مستەڵەحی نوێ هەیە، ڕۆژانە خوێندنگەی نوێ و پەیمانگای نوێ هەیە، لەگەڵ ئەوەیشا ڕۆژانە نەخۆشی نوێی کوشندە هەیە، ڕۆژانە تاڵاوی نوێ هەیە کە ئێمە ئەینۆشین، لەگەڵ بەردەوامبوون و بەهێزبوونی عیلم و زانست و زانیاریە و داهێنانە نوێیەکانە دەردە کوشندەکانش بێگومان زیاد دەکات، بۆی ئەوە کە ئینسانەکان سووی ئیسفادەی لێکەن، گەنجەکان بەکارهێنن بۆ غێری ئەوەی کە لە ئەساسا پێویست بووە کە بەکارهێندێ. لە قورئانی پیرۆزە لە دەیان ئاەتا خۆی پەروەردگار باسی ئەوەمان بووەکە و منەت ئەکا بەسەر ئینسانەکانە ئەوەی لە سەرزەوی و لە ئاسمانەکانە بۆ ئینسانەکانی دروست کردووە، بۆ ئینسانەکانی تەسخیر کردووە، بۆ ئینسانەکانی ڕامهێناوە. ڕامهێنان یعنی ئەوەی ئەو شتەی کە خۆی پەروەردگار لە سەرزەویە خوڵقاندوێتی بۆ ئینسانەکان ناچاری کردووە، گەردنکەچی کردووە لە خزمەتی ئینسانەکانە بێ. خۆی پەروەردگار باسی ئەوەمان بۆکە کە زەوی، کە دەریا، مەخلوقات، کە ئاژەڵەکان، کە هەورەکان، کە خۆر، کە مانگ و هەروەها ئەستێرەکان و هەروەها باڵندەکان، هەروەها زەوی و ئەوەی لەسەر زەویە هەر هەمووەکەی موسەخەر کردووە، ڕام کردووە لە پێناوی خزمەتکردن بۆ ئینسانەکان. خوای تعالی لە قورئانی پیرۆزە فەرمێ ئەلەم تەڕەو ئەن الله سەخەڕ لەکم ما فی السەماوات وما فی الأرض. یاخود لە ئاەتێک ترا فەرمێ ئەلەم تەڕە ئەن الله سەخەڕ لەکم ما فی الأرض والفلك تجري في البحر بأمره. ياخذ أفرميه هو الذي خلق لكم ما في الأرض جميعا ثم استوى إلى السماء فسواهن 7 سماوات. كواتا خواي پروردگار إنسانكي كردوة جينشين أوي لسر زويشة رامي هناوة خلقاندوتي لبيناوي خزمت كردن بإنسانكانا. أم شتانش كخواي پروردگار تسخيري كردو رامي كردوة سببي هي وهو كارشي هي. خۆی پەروەردگار بۆچی ئەم شتانی مسەخەر کردووە بۆ ئینسان؟ بۆی خزمەت بە ئینسان بکە، بۆی ئینسانەکان سوودی لێ ببینن. ئەی هەدەفەکە چییە؟ هەدەفەکە تاقیکردنەوەی ئینسانەکانە، بزان ئایا سوپاسگوزاری خوا ئەکا، شوکرانەبژێریەکە یاخود پێچەوانەیە. خۆی فەرمێ خەلەق المەوتە والحەیاة لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلا. مردن و ژیانی خوڵقاندووە تا تاقیبتان بکاتەوە کامتان جوانترین و باشترین کردەوەکان پێشکەشەکەن. یاخود فەرمێ ئینا جەعەلنا ما عەلە الأرض زینەة لەها لینەبلووەهم ئەیوهم ئەحسەن عەمەلا. ئەوەی لەسەر زەویە خۆی پەروەردگار خوڵقاندوێتی جوانێکی سەرزەوی تا ئینسانەکان تاقیب بکاتەوە، بزانە کامیان باشترین کردەوەیان هەیە. لە چەندین ئاەتە خۆی پەروەردگار باسی تاقیکردنەوەی ئینسانەکانە کە ئینسانەکانی بۆ خوڵقاندووە بۆی مەقامیان بەرز بکاتەوە، تاقییان نەکاتەوە تا کردەوەی چاک بکەن، بیانگەێنێتە پلە باڵاکانی بەهەشت لە دنیاشدا تووشی ڕووسووریان بکە. جا ئەو کەسانەی کەوا ئەهلی خوان، ئەو کەسانەی کەوا خۆی پەروەردگار هیدایەتی داون، ئەو کەسانەی کەوا مسەخەراتی خۆی پەروەردگار ئیستیغلالەکەن بۆی لە خێرا بەکاری بێنن، كذلك سخرناها لكم لعلكم تشكرون. وەکو خۆی فەرمێ ڕاممان کردووە بۆ ئێوە بۆ ئەوەی ئێوە سوپاسگوزاری خۆی پەروەردگار بن. ئەمما بە پێچەوانەوە ئەوانەی کە سوئی ئیستفادەکەن لە مەخلوقاتی خۆی پەروەردگار ئەڵێن ماذا أراد الله بهذا مثلا. یا هەندێکیان ئەڵێن قل إنما أوتيته على علم عندي. هەندێکیان ئەڵێن خۆمان بەرهەمی دەستی خۆمانە، ئەم شتە خۆمان دامان هێناوە و هیچ حسابێ بۆ خۆی پەروەردگار ناکەن و خوایان لە یاد نییە. بۆیە هۆکارە نوێیەکانی ئەم سەردەمە بەڕێزەکانم یەکێکە
لەو داهێنانەی کە خوای پەروەردگار تەسخیری کردو بۆ ئینسانەکان و مرۆڤەکانیشی پێ تاقی ئەکاتەوە ئامانج و هەدەفیشی لێ هەیە ئامانجی هۆکارەکانی پێگەیشتن وسائل اتصال حديثة بریتە لە بەختەوەرکردنی ئینسان ئاسانکاری بۆ ئینسان خۆشگوزارانی و بەختەوەرکردنی ئینسان هۆکارەکەی یاخود سەبەبەکەی بۆ ئەوەیە ئامانج لێی ئەوەیە کە ئینسانەکان ئایا شکرانە بژێری خوای پەروەردگارە بن یاخود ئامانجێکی تریان هەیە و بۆ کاری خراپە بەکارێنن گەنجەکانمان ئەمڕۆ بوون بە دوو بەشەوە بێگومان بەشێکیان هۆیەکانی پێگەیشتن تەکنۆلۆژیا بەکارێن بۆ کاری چاکە بەشێکیان بەکارێن بۆ کاری خراپە بەشێکیان بەکارێن بۆ جوانی بەشێکیان بەکارێن بۆ ناشرینی بەشێکیان بەکارێن بۆ بەرزبوونەوە بەشێکیان بەکارێن بۆ نەویبوون و بۆ نوغڕۆبوون هەندێک هەیە بەکارێنێ بۆ علم و زانست و زانیاری پێزیادکە کارێکی چاکە تیجارەتی پێ بکە پێ بچێتە ناو زانستی بیرکاری و هەندەسەوە پێ بچێتە ناو زانستی بایۆلۆجی و جیۆلۆجیەوە هەندێکیان بەکارێنن زۆر بەداخەوە بۆ لە دەستدانی ڕەوشت بۆ ڕسمی خراپ بۆ فلیمی خراپ بۆ ڤیدیۆی خراپ بۆ نەزەرکردن بۆ ڕوانین بۆ ناموسی خەڵکی بۆ تەفرەدانی خەڵکی هەندێک ئەبنە سەربازی شەیتان بۆ ئەوەی کەوا دڵی شەیتانی پێخۆشکەن و دڵی خوای پەروەردگار بڕەنجێن بەڵام هەندێک ئەیکەنە هۆکاری تەقوا بۆ نزیکبوونەوەی خوای پەروەردگار ئامانجەکەی خوای پەروەردگارە پێکن کە فەرمێ لعلكم تشكرون ياخذ لعلهم يشكرون بەکارهێنانی ئەم هۆکارانە بلوتوث ئەنتەرنێت مۆبایل کۆمپیوتەر هەموو بەرامیجە یەک لە دوایەکەکانی کە بەدەیانە ئەمە بێگومان ئەکرێ بە هەردوو جان بەکایەوەکو ئەوتێ سیلاحن دوو حەدەین وەکو چەقۆوایە ئەتوانی خزمەتی ئینسانی پێ بکەی ئەتوانی ئینسانێکی پێ بکوژی ئەتوانی کاری چاکەی پێ ئەنجام بگەێنی ئەتوانی کاری خراپەشی پێ ئەنجام بدەیت ئایا گەنجەکانمان لە چاکە لە کام چین و توێژن ئەوانەی کە ئەهلی خوان ئەوانەی کە عاقڵن ئەوانەی کە هۆشمەندن ئەوانەی کە ژیرن ئەوانەی کە بیل لە ئایندە و مستەقبەلی خۆیانەکەنەوە ئەوانن کە ئەیکەنە هۆکارێک دەستەچیلەی خۆیان بۆ دەستخستنی ڕەزامەندی خوای پەروەردگار بۆ خزمەتکردنی مرۆڤ بۆ بەرزبوونەوەی ڕەوشت بۆ علم و زانست و زانیاریان پێی زیاد بکە ئێستا زان ئەوانەی کە تەلەبەی پۆلی شەشن لە ئەنتەرنێتەوە هەموو وانەکانی پۆلی شەشیان دەسەکەوێت یا پۆلی سێ یا پۆلی چوار یا پۆلی پێنج ئەزان کە ئەمڕۆ شۆشتێکی تەکنۆلۆژی هەیە ئەکرێ کە ئینسانەکان بەکاری بێنێ هۆکارەکانی پێگەیشتن وەکو ئەنتەرنێت و کۆمپیوتەر و ئەو بوارانە بەکاری بێنێ بۆی ئینسان لە ماوەیەکی کورتدا بێتە یەکێک لە بیریارە جیهانیەکان یا بیریارێکی زۆر دیار لە وڵاتەکەی خۆیان ئەزان کە هۆکارەکانی پێگەیشتن چەندە خزمەت بە ئینسانەکان ئەکا ئەگەر بێت و بەبارێکی چاکا بەکاربێندێ بەڵام بەعەکسەوە ڕەنگە لە وڵاتێکی وەکو نیویۆرکە ئەگەر 2 سەعات کارەبا ببڕێ 3 سەعات کارەبا ببڕێ ڕەنگە بای 100 ملیۆن دۆلار دزی بکرێ ڕەنگە خیانەتی پێ بکرێ هەندێک بانک ئیفلاسی کردو چونکە دزی لێکراوە هەندێک مەتجەر هەندێک شوێنی کڕین و فرۆشتن هەندێک کارگە بەهۆی ئەوە کە هاک ئەکرێ بۆ نمونە کۆمپیوتەریان قسمی ئەنتەرنێتیان سێرڤەرەکانیان لێەوە زەرەر و زیانی زۆر زۆر گەورەیان بەرەکەوێ ئینسان ئەگەر ئاگای لە خوای پەروەردگار نەبێ وەسائلی مستەخەرە هۆکارەکانێک کە خوای پەروەردگار ڕامی کردووە بەبارێکی زۆر خراپە بەکارێنێ عاقڵ و ژیرمەند ئەو کەسەیە خوای پەروەردگاری لە یادە مرۆڤایەتی لە یادە لەسەر هەرەم و لووتکەی مرۆڤویستی ئەوەستێ کە ئەم هۆکارانە بەکارێنێ ئەوانی تریش بە پێچەوانەوە خوای پەروەردگار پەنامان بە جا خۆی زیانەکانی خراپ بەکارهێنانی هۆکارەکانی پێگەیشتن گەنج و لاوەکان زۆر زۆرە بەڵام من بە کورتی ئاماژە بە 3 دانیانەکەم بەو هیوایی کە هەمووان سوودی لێ بین ئینشاءالله یەکەمینیان زیانی دینی و ڕەوشتی زیانی دینی لەگەڵ ڕەوشتی ئینسانەکان ئەگەر گوناهیان کرد ئەگەر تاوانیان کرد نقطەیەکی ڕەش لە دڵیان نادروسە بێ بە تاوانێکی تر نقطەیەکی تر بە تاوانێکی تر نقطەیەکی تر هەتا ئەو دڵە ڕەشە بێتەوە ڕووناکایی و نوری تیان نامێنێ ئیترەوە کاتە ئەنجامدانی هەموو تاوانەکانی بەلاوە ئاسانە ئەچێ پارەی دکتۆرەکانت زێ بۆ نمونە کارمەندانی نەخۆشخانەکات زێ هیچ گوێشی لێ نییە بەلایەوە زۆر زۆر ئاساییە
ئەچێ کتێبەکانی قوتابخانەکەی ئەسووتێنێ و بەلاشەوە زۆر زۆر ئاساییە. بۆیە ئینسانی موسڵمان لەگەڵ بەکارهێنانی ئینتەرنێتا بێ ئاگای لە دینی بێ و ئاگای لە ئەخلاقی بێ، ئاگای لە ڕەوشتەکەی خۆی بێ. ئەگەر بەکاری بێنی ئینتەرنێت بۆ ناردنی وێنەی خراپ، ڤیدۆی خراپ، قسەکردن سەبارەت بە ناموسی خەڵکی، یاگەر بەکار بێنرێ بۆ بڵاوکردنەوەی شەهەوات، بڵاوکردنەوەی شوبوهات، بڵاوکردنەوەی ئیلحاد، بەدگومانیەکان سەبارەت بە دین، ڕێبازەکەی خۆی پەروەردگار، بێگومان ئەمە کارێکی زۆر زۆر خراپ بووە. زۆر کەس هەیە زۆر بەداخەوە ئەم هۆکاری پێگەیشتنە بەکارهێنێ بۆ ئەو حاڵەتانە. هەندێک هەیە بە شێوەیەکی کولی ئەخلاقی خۆیانیان لەدەست داوە. دەرەنجامی ئەمەش کۆمەڵگە تووشی زیانێکی زۆر گەورە بووە. خەڵکانێکی بەدڕەوشت، خەڵکانێکی دوور لە دین دێتە بەرهەم کەوا کۆمەڵگە ئەشێوێن زیانی زۆر ئەگەیەنن. یەک نمونەی بچکۆلەتان بۆ بگێڕمەوە کە ئافرەتێک خۆی گێڕێتەوە. ئەڵێ من ئافرەتێکم شوم کردووە و چەند منداڵێکیشم هەیە. یەکێک لە ڕەفیقەکانم ئینتەرنێتی هەبوو لە ساڵانی ڕابردووە بێگومان، ڕەنگە 8 ساڵێ بەر لە ئێستا 12 ساڵێ بەر لە ئێستا بوو بێ. ئینتەرنێتی هەبوو، هامشۆم ئەکرد، جارێکیان بانی کردم وتی وەرە فێری ئینتەرنێتی بکەم. چووم لە دوومانیان کافێری هەموو شتێکی کردم. خەریکی چاتکردن و ئەو جۆرەشتانە بووم. لەم ڕێگەیە وام لێ هات داوام لە مێردەکەم کردکەوە ئینتەرنێتم بۆ بکڕ و لە ماڵەوە داینەوە بۆی بەکاری بێنم، بۆی کڕیم و بەکارمێنا. دەسم کرد بە چاتکردن لەگەڵ ئەوەی کە ئەمناسی و ئەوەی کە نەمەناسی. پرسیاری بەکارهێنانی کۆمپیوتەر و ئینتەرنێتم لە هەموو کەسێکە کرد. وەڵامیان نەدامەوە. یەکێکیان سەرنجی ڕاکێشام، زۆر زیرەک بوو لەو بوارەیە، بۆیە دەسم کرد بە چاتکردن لەگەڵ یا زۆر شتی پێوتم. جارێکیان تەکلیفی لێ کردم قسەی لەگەڵ کەم لە ڕێگەی چاتەوە، من ڕەفزم کرد، بەڵام ئیلحاحی زۆری کرد، بێگومان دەسم کرد بە قسەکردن لەگەڵی. ئەڵێ هەر ئەوە بووی تر جارێکی تر داوای کرد لە ڕێگەی کامێرای کۆمپیوتەرەوە بمبینێ، یەکمان بینی. دوای ئەوە مۆعیدمان دانا، دوای ئەوە لقایەک دروست بوو، دوای ئەوە ڕۆشتم لەگەڵ یا ئەوەی کە خوا پێی ناخۆش بێت لەگەڵ یا تووشی تاوان بوو. دوای ئەوە بەسەر شۆڕی گەڕامەوە بۆ ماڵەوە. جا ئەو کاتا گەڕێتەوە ئێستا ئەمەوێت لە مێردەکەم جیا ببمەوە، نەک لەبەرەوەی ئەو پێیزانم و داوای تەلاقم لێکا، لەبەرەوەی من شیاوی ئەو نیم، من پیسم و ئەو پاکە. ئامۆژگاری کچانەکە، ئامۆژگاری کوڕانەکە، ئامان سەد ئامان. ئەوەی کە منی تێکوتم با ئەوەی تێنەکەون. گەنج و لاوەکان یەسەر ڕێژەی بەکارهێنانی تریاک زۆر بۆ ئاسانیشە. ڕێژەی تاوان بەکارهێنانی ئینتەرنێت زۆر بۆ و زۆریش ئاسانە. ڕێژەی داوێن پیسی، دوورکەوتنەوە لە عیفەت، لە خاوێنی، لە خواپەرستی، بێگومان ڕێژەکەی ڕەنگە لە کۆمەڵگەکانە زۆر بێ. حەزەرێکی زۆر زۆری ئەوێ هەر یەک لە ئێمە ئەو شتێکی ئەی خۆین بە ئاگابین، ئەو شتێک کە سەیرەکەین بە ئاگابین، ئەو شتێک کە بەکاری یەنین بە ئاگابین، بزانین لەگەڵ کێ هەڵسوکەوتەکەین. پاسوۆردی ئینسانی موسڵمان و گەنجی موسڵمان بریتێ لە ڕەفیقەکەی، لە هاوڕێکەی. عەرەب وتویانە قل من تصاحب ئەقل لەکە من ئەنتە، پێم بڵێ تۆ هاوڕێتی کێکەی، پێ دەڵێم تۆ کێیت. بۆیە بزانە هاوڕێتی کێکەی. وتراوە ئەساحب و ساحب، هاوڵ ڕاکێشەرە، ڕاتەکێشێ بەلای خۆیان وەکو خۆی لێکا. بۆیە ئامان سەد ئامان. ئەو کەسەی کە دەمپیسە نەکەی بە هاوڕێ، ئەو کەسەی کە جنێ و فرۆشە نەکەی بە هاوڕێ، ئەو کەسەی کە بەکارهێنانی ئینتەرنێت و مۆبایل بۆ بەکار و پیشەی بەردەوامی بۆ خراپە بەکارهێنێ، نەکەی بە هاوڕێی خۆت. لە قسەیەکە و لە تێڕوانینێکەوە تۆ نوانی هەڵسەنگانکەی بۆ هەر کەسێکە ببێ بە هاوڕێت. لە حەزاتێکە تێکەوی خۆشەویستەکەم، ساتە وەختێکە کاتەکەی تێپەڕێ و هەر ئەوەندە زاین لە دەستشویی. ئیتر سەمع و تاعە و گوێڕایاڵی نامێنێ بۆ باوکت، نامێنێ بۆ مامە. ئەو کاتە ئینتیما نامێنێ، نەبۆ خێزان، نەبۆ دین، نەبۆ وڵات، نەبۆ نیشتیما، نەبۆ ئوممەت.